بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پەیامی 26 لە کتێبی چل پەیام بۆ ئافرەتان لە نووسینی دکتۆر ئیحسان بورهانەدین. ئێوە پابەندی ئیسلام بن، نەوەیەکی دیندار بەڕێوەیە. کاتێک کچێک یان ئافرەتێکی کورد پابەندی ئیسلام و بڕیاری داوە بەڕاستی عەقیدەی تەوحید بکاتە بنچینەی ژیانی خۆی و سەرەڕای ئاستەنگەکانی جاهیلیەتی سەردەم شەرعی ئیسلام لە خۆیدا بەرجەستە بکات، کاتێک دەیەوێت لەو هەڵانەی ساڵانێکە بە هۆکاری جۆراوجۆرەوە لە ڕێگەی نەیارانی ئیسلام و تەنانەت ئەو دۆستانەش کە ناڕاستەوخۆ ڕۆڵی نەیاریان بینیوە دەیەوێت دەرباز بێت و تەنها شانازی بە دینەکەی بکات لە ڕێگەی هەردوو سەرچاوەی کیتاب و سنەت و پێیان سەربەرزە، لە ڕاستیدا ئەوە مایەی دڵخۆشیە و کەسی مسلمان بە دروستبوونی ئەو حاڵەتە هەست بە ئاسوودەیی دەکات و ئەو دوورکەوتن و گومڕاییە فکری و مەنهەجیەی ئەمڕۆ کورت تێکەوتووە و باڵی ڕەشی بەسەر زۆرینەدا کێشاوە لە لای ئاسان دەبێت. لەگەڵ ئەوەشدا هێشتا هیوای گەڕانەوە بۆ ڕێگای ڕاستی قورئان و سنەت هەرماوە. زیادبوونی ژمارەی ئەو ئافرەتانەی بەرەو تەوحید و ئیسلامی ڕاستەقینە دەڕۆن و واقعی تاڵی مسلمانانیان بۆ دەرکەوتووە و ڕاستیەکان وەکو خۆی دەبینن و بە جاهیلیەتی هاوسەرخ فری و ناخۆن و لە بەرزایی ئیمانەوە تەماشای زەلکاوەکانی بەناو شارستانەتی هاوسەرخی ڕۆژئاوا دەکەن، سەبارەت بە دید و تێڕوانینیان بۆ ئافرەت کە وەکو ئامرازێکی سێکسی تەماشای دەکەن. ئەوە لە ڕاستیدا حاڵەتێکی دڵخۆشکەرە و نیشانەیەکی باشە و ئاماژەیە بۆ ئایندەیەکی پڕشنگدار با زۆریش نزیک نەبێت. تا ئەو کاتێ لە ناو ئافرەتاندا پابەندبوون بە مەنهەجی پێشینانی ئومەت بوونی هەبێت و لە وردەکاری عەقیدە و تەوحید تێبگەن و ورد ببنەوە و ئامادە بن بە باڵاپۆشی ڕواڵەتیان و بە پاراوی ناخیان ڕوبەڕووی ئەم جاهیلیەتە ببنەوە و بەرامبەر تانە و تەشەری کۆمەلگا ئارام بگرن، کەواتە خێر و چاکە هەرماوەتەوە و ئەو لادان و کەم و کورتیە ئەمڕۆ لە واقعی مسلماناندا هەیە سبەی لە ڕێگەی ئەم ئافرەتانەوە نەوەیەک سەر هەڵدەدات کە شانازی بە دینەکەیانەوە دەکەن و لە هەموو لادان و شێواندن و لێڵکردن و دوورخستنەوەیەک لە هەردوو سەرچاوە سازگارەکەی دەیپارێزن، لە زیاتی ئەوەی نانی پێوە بخۆن و بیکەنە ڕێگەی خۆپێگەیاندنی دنیایی خۆیان بە قوربانی دەکەن. ئەگەر ئێوە دەست بە ئیسلامی کتاب و سنەت و ڕێبازی پێشینانی چاچی ئەم ئومەتە بگرن، کەواتە خێر و ڕووناچی لە ناوماندا نابڕێتەوە و تاریکی جەهل بە ئیسلام لە داهاتوودا هەر دەڕەوێتەوە و کەم دەبێتەوە. باوەڕم وایە ڕۆلی یەک ئافرەتی وابەستەبووی بەڕاستەقینە بە کتاب و سنەتەوە ڕۆڵ و کاریگەری لە چەندین پیاو بە هەمان وابەستەبوونەوە زیاترە، چونکە ئێوە لە ڕێگەی پەروەردەکردنی زانستی و مەنهەجی خۆتان و بازنەی ژنان و کچانی نزیک لە خۆتان و مناڵەکانتانەوە کە دەتوانن ئەنجامی بدەن، دەتوانن گۆڕانکاری گەورە و جەوهەری لە واقعی نالەباری مسلماناندا دروست بکەن بە مەرجێک لە لادانەکانی جاهیلیەتی هاوسەرخ کە هەندێکی بەناو ئیسلامیشەوە دەکرێت ڕزگارتان ببێت و ئەو تاقیکردنەوە تێپەڕێن و بە عەقیدە و مەنهەجی ڕاستی پێشینان قەرەبووی بکەنەوە و لە ڕێچکە و ڕێبازی تەم و مژاوی ئەم واقیعەی ئەم ڕۆژگارەدا ڕزگارتان ببێت.